بەیانی بەڕێزم خۆشکانی بەڕێز خۆی گەورە خێری هەموو لایەکیان بنووسێ بەشداری هەموو شتێکمان کردایە و قسەکان هەمووی کرا ئەمانە زۆر شتیان هەمووی زۆر زۆر بەسوودن بەڵام شەفەوی بوون ئەو هەموو ناوانی کە ئێستا باس کرا ناوی جەلادەکانیان ناوی ئەو برا عەزیزانەمان کە ئێستا لەو کاتی ئێمە لە ماڵەوەی نودانیشتوین ئەوان ئێستا لە معاناتێکی تران وەزعێکی زۆر ناجۆر و خراپیان هەیە بە تەئکید کاتێک کە ئێمە دەستمان ئازادە ئەو دەستی ئەوان لە کەلەپچایە و ئەو کەلەپچانەش هەمووی ئاواژەنیان هێناوە بەسەر خوێن و چێمی ئەو بەڕێزانەیە ڕاستی چەپ کراون و جەلادانیش ئێستا لەو پشت ئەوانەوە شەراب بخۆنەوە ئەمەی کە ئێمە وتمان برانی بەڕێزم بەڕاستی مشتێکە و نمونەی خەروارێک هەرچیش بیڵێن هەر کۆتایی پێنان بەڵام عەزیزانیم وەکو چۆ شەخصەیاف ئەیوت ئەگەر هەر کەسێک کە زەلیل بوو گریا فرمێسکی گریانەکەی ئاگرێکە زیاتر خۆشەکە بۆ دژمنی خۆی زیاتر بۆ جەستەی خۆی خۆشیەکە هەروەکو ئەو گۆشتەی ئەی برژێنی و بەزەکەی ئەتوێتەوە بەزەکە گڕی ئاگرەکە خۆشەکە بۆ برژاندنی زیاتری گۆشتەکە درانی بەڕێزم پێ ئەو قانونێکی ئەم شەو 26 قسەمان لەسەری کردو یادێکی ئەوە و کە لە ساڵی 1970 لە وڵاتانە ئیشی پێکرێ کە خالید تعریفەکەی هێنا و لە مادەی دووەمی ئەو قانونەیە کە پێوترێ قانونی بەرهەڵستی ئەشکەنجە لە مادەی دووهەم لە فەقرەی دووە ئەڵێ نابێ هیچ بارودۆخێکی ئیستیسنایی ببێ بە هۆکارێک بۆ ئەشکەنجەدان سێهەم ئەڵێ ناشێت هیچ فەرمانێک کە لەسەرەوە دەرکرابێ بۆ مۆزەفێک لە خواروتر ببێ بە مبەڕر بە هەنجەت بۆ ئەشکەنجەدان بە هیچ شێوەیەک لە هیچ قانونێکی ئەوروپیە ئەو جەلادەی ئەشکەنجە ئەدا مبەڕری قانونی نییە کە بەرە من فەرمانە بوو لە سەرومەوە دەرەکرا بما فيه قانونی عسکەری قانونی عسکەری لە وڵاتانی مسلمانان لە وڵاتی داما و ڕەشەڕوتانی دنیا و محرومانی دنیا ئەوەیە کە هەر شتێک تەنفیز دەکاڵێ من چی بکەم ئەنا عەبد مەئمور لە قانونی ئەوروپای عەبد مەئمور نییە لەبەرەوە برانی بەڕێزم ئێمە زۆر باشە توانین ئەم قانونانە ئیستیفادە لێ بکەین بەڵام هەنگاوی یەکەم ئێمە کە لەمان ناوە ئێمە چوزانی کەس منافەرەمان لێ ناکە برانی بەڕێزم شەوێک من ئاوا ڕۆژێک دانیشتووم بەسەر کۆمپیوتەرەکەەوە ئێوارە هیچێک تەلەفۆنی کردو دەنگەکەیم دەست و جەناسی دایوتی من هەیثەم مەناعم وتم بەڵێ دیارە دەنگت دیارە و زۆر سواسکەوە بەڵام با من تەلەفۆنت بۆ بکەمەوە وتی نا تەلەفۆنەکەی من خۆڕاییەکەوێ لەبەرەوە من بۆ بکەمەوە هەیثەم مەناع ڕئیسی حقوقی ئینسانی عەرەبیە بۆ کێشە سەرەکیە گەورەکانە ڕوا ڕئیس جمهورەکان ڕئیس حکوومەتەکانە بینێ قضیة تيسير علونيات شو ثباتيروي جارك ودوجار وسيجار نبو كبيني لكي شيء او براني تقول لكي شيء او فهم الحاج او انا السلطات ما نروى كلهم برسي طبعا او باسي موضوع كي مني الدفاع له من كردبور وها عندك لو انا اندامي امنيتي اوروبي وانا ديني بو كاتي خوشي وتلفوني هەڵبەتە خەڵکانێکی دیار بوو لەو ژوورە عەرەبیە کە چەند دەرسەکەوتەوە خەڵکانێک لەوێ بە شەهامەتی خۆیان جوامێری خۆیان ڕۆیشت بوون دیارە قسەیان لەگەڵ ئەو کردبوو هەروەها کۆمەڵە شوێنی تر تویشێک سەر تەلەفۆنی بۆ من کردەوە و وەکو بڵێ پشت ئەستورم کالەوە کە بێخەم بم و هەوڵ ئەدا و ئەم جۆرە شتان من باسی ئەوەم بۆ کردوتم ئاخر ئێمە مشکلەکەش هەر لەسەر ئەوە نییە وەزعی کوردستان زۆر خراپە وەزعێکی ئێستا لێ ئەو خەڵکە لە زیندانان وەزعێکی زۆر ناجۆرە لە 1970 زیندانیانی ئەوە بەپێی راپۆرتی مافی مرۆڤی نەرویجی هەمووی ئیسلامین و دیکە هەندێک معلوماتی زۆر ئاڵۆزم لەلایە بەڵام معلوماتەکان زۆر کەمن برانی بەڕێزم ئێمە هەر بەلایانی کەمەوە ئەم تەقسیرەی خۆمان لاوی کاچ خۆمەمە بەس ئەم ناوانە بکەین بە لەفێکی ڕێک و پێک و ئەوە بنە سەریان نەزانی کاکە هەر ئەم ناوانە تەقدیم بکەین بەیەکی چۆک و ئەم هەیثەم مەناعە ئەو بخۆی تریشەکانی ترمان لێ بۆ سازێن لەبەرەوە کاکەم بەڕاستی ئەو قسەی کاک خالقین و زۆر زۆر بە سەتا سەدکەکایی ڕاست بوو کاکە هیچ میلەتێک نابینی هیچ کەسێک گروپ و ساحب مەبدە و عەقیدەیەک وەکو ئیسلامیانی کورد نابینی
كان نبینی تۆ ئەوەندە بێ ساحەب بە کەیفی خوای خەڵک 2000 کەسیان لێ بکوژە دوای بە پۆلیسش زیندەکانیان تەعین نەکرێتەوە کەسێکی ئیسلامیانی کورد نبینی ببێ بە ئەندام پەرلەمان و هەر لەوێش بنێت قسەشی نەڕوا استیقالە نەدا کەسێکی ئیسلامیانی کورد نبینی ئەو هەموو عالەم و جمهور و جەماوەڕی لەم دەرو لە ئەوروپای هەبێ نەتوانێ وەرەقەی بداتە دادگایەک حکومەتێکی پێوە مبتەلاکە منەظەمەیەکی پێوە مبتەلاکە آخر بياني بالرسمي إسلامي وأمان هي لاني كم بسبيل فعلا لملاكانية جنسيكم ما كومبانيا زوانا مشتك شارزايا بس بو إما أموزاني خوان بقراخي براني بالرسم تكايتش زور برانا مليتانيا أمشو أما شتيكي حدثيكي تاريخي بو جرأتيكي زور بقوة بو خلقانيكي زور شاكفاني وقسمان لقلات كنو قسكان من همين بردور دبر اتجاهكي باش بروا من لبرو دي مصر او موضوعك كا خالد يشبان سيكر او كاك خانقيني او كاك بكر حمد صديقش لكردستان براني برازم من اقتراحم اويا ليش ما يقدروا سكين كوميتي يقدروا سكين هربناوي بوم مثال لن طبعا كوميتي دجي اشكنجا يا اشكنجا راقرن هنكم محاضري امشوا موضوعي امشوا اشكنجا راقرن ببيا بابتك لو بخد لا يبنين اشكنجا راقرن كوميتي اشكنجا راقرن كوميتي كشلتي لو بابتا هم اللي خلتي معقول الحمد لله هم بتوانان ايوه رجل مواني شي بقوتي وقتاك ماكوان شخصيتي شي هادئ و نفس دريج و يشي وكو كا خالد عمري 56 حوته التجربة بأزمنة طبعي هادئة لقلها مكسي تترقنجة كسي تتركو أم كاك شاركة ل أستراليا وهات بقصي جواني كذا قصي كلمة شوي شي قشتي وندي إبي استمقتكاني هرجواني وريكو بيكا يما أمانة أشكال جلسر إنساني كرد لاتش هر صفتي إنسان دو صفتي كإنسانة آخر شون رواي حق إنسانك هر وكو توية شون آخر يشي تبيل يبدأ بجلاد لي ببقى بحيوان لي ببقى بدرندان لي ببقى بجال لي ببقى بأنواع واشكال درندان الأماري كرامتي بداته بهمش كرامتي بينته أخوان آخر شون ما هش دانا ما هر نوقافي كفي سايتي أكا فريزة هر نوقافة شانا أنا كيب أخواته آخر شون ما خواردني بوبانا توالتا بدزيو ويدانا يتر لتوالتا كالي قذتو بيخو آخر شون يشي ترشوه والرابر ويعدام يدن حفظيكي ما أبو يعدام كردن بلا مون دلاواز كرابي كلام علي زبلدانا كان بداتو بو اقتراغناني شي لبدوزتو بيخو أما هر كردن هر مسلمان هر إنسان لبرو براني بالرئيسي من بخوا انقسان اجبان لكو هزاران قصيت الرواتا هواوا نرخي شي دار الدنيا الواقع قران كاريا قرنيخي من ميدان عملي كاكا بسيطرين ليجنا بكساني شاشي ابتدائي بكري ورقيك وباراد ترجمات كريدرد منظميك براني برازم تكام واي بكي مشتيش عملي رحمتي خواتان ليب هنداو عملي كان موزورتي هلا هندرتو كاكا جانا اول ديك آزادين جگلوی خوان پیمان کرد بخوا قسم برانی خون بصدان بهزارانی ترنو کردستان داماوا لقرب سری داماوی خوان عملیان با ایمو بستو کاک ایمو خونا وابید صلاة آقتا پیشتا خودان وازانی نیچوان پیانا کرد بس پیانا کرد برانی برزم هر یک العاسی خوشتی چی گوره تبتیا کرد اما نمجورها بلعيني كمو ديان كسيتيا جنسيان هي زمان زان مشارزان عمريان هي ازمينيان هي شاكراوان اللي اي تبكي الاخوار اوانو اتواني بارمتي دانو بجوري شي تربيكا لبرد كاموه با حلمتي شي شهرانا بيهوانا جوانرانا وكو كريبا وكي خومان با بيراني خومان حملي شي محترم فيهوانا كوميتي يقدرسكي لنا خمانا كوميتي دجي اشكنجا لكن سكوت الدجي اشكنجا لهم عالمك ولهم شونك وخلشي تري حرها تأيد الدكا خلشي كتو امر قتالات بو ترجماكي امنا وانان بو ابي ام جلاد انا سيني بخلصيك هريج بكاك جاب ما وكان مسر ديار بنوسي هر بنوسي ام جلاد انا مشاك جاب لبرو من او اما لك وسكا خالدي كريم اللي داي بزانت او ايميلا لا يمنا من درسن كردوا بناوي دجي اشكنجا بلاني كما براني بالرزق وعدي جدم وعدي مسلمان هرشي كسيكيش
هەر شتێکی نووسی بۆ ئەم ئیمێلە بە ئیزنی ڕزای خۆی نەبێ یەک حرف یەک کەلیمەی نادەنە هیچ جهەت و هیچ جێگا و هیچ مسلمانێک کافرێ. بەڵام مەلەفەکانمان مرتب بکەین. مەلەفەکان وایە شتێکی قانونی بە بڕواتە دادگایەکەوە بتوانین بیخێنە جێگایەکەوە. برانی بەڕێزم بەخوا قەسەم ئەم ئیسلام ئەوەندە نەفەس درێژە. هەزاران جەلادی وەکو سەرکەوتی کوبە وەکو ئەرگوش و کابرای ئەرگوشی ئەسمە دەرگوشی هەزاران جەلادی وای فەوتانووە، هەزاران جەلادی وای خسۆتە پاشکۆی تاریخەوە زبەلدانی مێژووەوە بەسەرانی خۆیان بەسەرانی حیزبی عەلمانیەتی کافریان. بەڵام بینین ئێمە ئیشێک بین نەفەس درێژانە ئاقڵانە پشو درێژ بە پیاوی ئاقڵ بە پیاوی کارامە لەو ئینفعالەی خۆمان بخۆینەوە. بەڵام ئیشکەین کۆمیتەیەک دروستکەین لەناو خۆمانە. من بەڕاستی قسانی کاک خالید ئەجزایدات و قسەکان زۆر هادی بوون. کا خالیدش برای منن، بەڵام شخصیەتی هەردووکمان زۆر جوداین لە یەکتری. شخصیەتی ئەو شخصیەتێکی زۆر پشو درێژە، زۆر هادیئە، زۆر کارامە و لێ هاتووە زۆر پشو درێژانە بۆ ئیشەکانە چێ. ئەو کەسەی کە ئاوا گیراوە حتا ئەو بە منی نەوت کە ئەتوانێ ئاوا ئەو ئیشە بکە، بەڵام من خەبەرم هەبوو کە ئەو کەسە گیراوە. دوایی بە ئوسلوبێکی زۆر هادیئانە زۆر لەسەر خۆتوانی لەگەڵ ئەم ئەوروپیانە بە نەفەس درێژیەکی زۆر عاقڵانە بگاتە سەر ئەوەی کاتێکمان زانی ئەو ئەوروپاییە خەبەری دایەوە بە کاک خالید کاکە ڕۆیشتوم لە زیندانی ئەوانە هی ئەچێتی کابران دۆزیوەتەوە چوونەتە بندەسی وتومە تۆ فڵان کەسی بتێتی بەڵێ. دوایی کە هاتووەتە سێرەکەم لە ناوی جلاتە ناوی نەنووسراوە بۆ ئەگەر لەژێر تەعزیبان مرد لە ڕسمیاتی شاناوی نانووسرێ ئەو کاتە هەر کیسەی کرا بۆ سەر و فڕێنرا بوو لەو سەرجادێ. لەبەرە برایانی بەڕێزم یەکی وەک کاک خانەقینی خوا مەحفوظی کە ڕۆیش دانیش لە ناوانە هی کۆمیتەی ئینسانن هینی مافی مرۆڤن زمانەکە شارەزایە لیژنەکانە زانێ. ئەمە ئەگەر بڕۆین برانی بەڕێزم لەلایەنی کەمەوەکو ئەو منەظەمانەی تری حقوقی ئینسانی کە ئەڕەن کەش هەموو شتێک کێکهێنانی دەستەیەکی بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە لە کوردستان. دووهەم ژمارەیەک دانین بۆ پەیوەندیکردنی ئەو خەڵکە بەڕێزەی کە ئاوا زیندانە و چەوساوەیە حەزەکە جورئەتیشی هەیە قسە بکە بەس نازانێت چۆن و بەچێی بڵێ. ژمارەی تەلەفۆنێک دانین بۆ پەیوەندیکردن و قبوڵکردنی ئیتیفاڵات هەر کەسە گەیکە. دوای ئەوە ڕێخستنی مەلەفی ئەشکەنجە دراوان ناوەکانیان ناوی مستعاریان ڕقەمی بۆ دانین. ئێمە لەگەڵ ڕقەمەکانە تەعامل بکەینەوە و بەڵام ناوە ئەسڵەکان وردەوردە لە شوێنی خۆیان هەبن بۆی بدرێنە حقوقی ئینسان و تایبەتی لە سویسراوە. ئەمجا ڕێنیشاندانی ئەشکەنجە دراوان بۆ وەرگرتنەوەی مافی خۆیان چۆن بتوانن کابرا لە کوردستانیش وە بەڕێگای ئێمە بتوانن مەلەفەکەی بۆ بگەێنین لە مافی مرۆڤ هەتای گەێنینە وڵات بە وڵات و جێ بەجێ گەێنین. برانی بەڕێزم بەخوا عەرەب قسەیەکی جوانی هەیە ئەڵێ حەقە نافەوتێ خەڵک بە دوایە ڕاکە بەس کەسێکی هەبە بە دوایە ڕاکە ئەو حەقە نافەوتێ. لەبەرە زۆر زۆر برانی بەڕێزم ڕێنیشاندانی ئەو ئەشکەنجە دراوانە کە مافی خۆیان چۆن وەرگرنەوە. ئەنجا هەراسانکردنی جەلادان ببێ بە خاڵێکی تر ناوی ئەم جەلادانە کاتە خۆ قانونی عومەر فەتاح هێستا بە دوامانەوە نییە لە سایتەکانی خۆمانە بینووسین بڵاوی بکەین و بڵێن ئەمە جەلادەکانی کوردستانن. عومەر فەتاح دەیانێت لە چۆ بە قانونی تەشهیر بۆمان بێتەوە ئەم وڵاتانە سەکی وەکو ئەو ڕسواکەینەوە تڕۆیکەینەوە دارن پیس و جەلادیوە دیگرین و بیێنێنینەوە پێشەوە بڵێن ئەمانەم جەلادانی تاریخی کورد. کاکەمە شوورەیەکە مە پەڵەیەکی عارە بە تاریخی کوردەوە بەڕاستی پەڵەیەکی عارە چۆن ئەم تاریخە هەردێتە سەر تاریخی باپیرانی گەورەی خۆمان وەک سەلاح الدین ئەیوبی و بەدرخان و شێخ سەعید و پیران و شێخ محمود دیلۆر و شێخ عەبدولسەلام بارزانی ئەم گەورە پیاوانە. آخر چۆن ئەم گەندەڵانە چنە ڕیزی ئەو پیاوە گەورانەوە لەم سەردەمەیەکە ئێمە ئەم هەموو ناسێر و ئەشکەنجەی کابرایەکی شیرازی لەسەری هەڵگرتین جەلادێکی کوردی هەولێری سلێمانی لەسەرمانی دابنێتەوە. برایانی عەزیزی من ئەجەمتان لە زیادەکان لە دواکەوێن لە پێشەکەوێن جوامێر بن ئازابن بەغیرەت بن. ئەو ئەدرەسەی کە نووسیمە ئەو ئیمێلە بەخوا قەسەم غەیری خۆم هیچ کەسە نایکاتەوە نایدەمە هیچ کەسێکی تر ناستان وەکو چۆن مافی خۆم ئەپارێزم لە هی خۆم زیاتر بەتەمتانەوە دێمەوە بەزبی نووسن. شەشەم نووسینەوەی ئیفادەی ئەشکەنجە دراوەکان احتیمامی پێ بدەین. ئەو کەسەی کە ئیفادەکە ئەنووسێ ئەو ناتوانێت تعبیرکە بە ئوسلوبێکی ئەدەبی بەڵام بە ئوسلوبێکی ئەدەبیەکە لەم برا بەڕێزانە ئیدێتە دەستکات سەرچڵی بیهێنەرەوە سەرچڵ بیخوێنەرەوە یەکێکی تر بە ئوسلوبێکی تر ئەمجا لە سایتە بەقوڵەتەکانە دای ڕێژیم بڵاوی کەینەوە سایتەکانە موازداریەتری بکەین تایە
ئەمەش جزئێکە لە ئیشەکە. حوتەم کۆنگرێ زانیاری کۆمپانیای وڵاتانی بۆمە زیندانێکی لێ و چوالانێکی لێ بەس ئەبێ زۆرتر بڕۆینەوە بە دوایە بەناو خۆمانە تۆکە پارە کۆکەین و پارەکە ئەیدەینەوە بە ڕەشوە دێتەوە بە شەوانی سووری خۆیان هەر لەناو خۆیانە پارەکان ناشوە نەگرن. والله برای بەڕێزم تەجروبەمان لەوە هەیە ئەوانە دایکی خۆیانە فرۆشن بە $5,000 بەخوا قەسەم بەکارڕایشیانە مودنەوەن وتی $5,000 دەدەمە لەگەڵ جوازەکەی خۆم لەوێ ڕسمی 27 شوێنی مەسجدی یەکێتی بۆ هێنانینی ئەو شوێنانی کە باروسخانەی یەکێتیە وتم هەر وەختێکیش کە ژیرای ئەوە جوازەکە تۆ بڕۆ دەرچۆ پێی ئەو جوازی خۆم و بڕۆ بیگۆڕە. کامەیە زۆر شەریفە دایکی ئەفرۆشە خوشکی ئەفرۆشە بە $5,000 ئێمە بە $4,000 $5,000 بدەین خۆی کێنەوە لەناو خۆمانە چۆن ناگەین ئەم قوربە سەر محرومانەی وڵاتی خۆمان چۆن آخر کابرا سەدانە ساڵەکە نەفسە دەدەن سوقاچی وێتی لە ژوورێکا مەتر 20 مەتر چلە اینجا کۆکردنەوەی زانیاری لەسەر زیندانیان نقطەیەکی تر سیمیناری هەفتانە لەسەر بابەتەکە ئێمە نەیتون بە یادگاری ئەنفال و هەڵەبجەی ئەو پاغوتانە کە ئاوا یادیەکەنەوە لە ساڵێکا ڕۆژێ خەمی ناتەمینی و فرمێسکی تمساحی بۆ بڕێژم بکەینە کاری جوانەرانە و شەرافتمەندانەی خۆمان یەکەنامی دەستەیەکی کۆمیتەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە ژمارەیەک بۆ پەیوەندی قبوڵکردن ڕێخستنی مەلەفی ئەشکەنجە دراوەکان ڕێنیشاندانی ئەشکەنجە دراوەکان بۆ مافی خۆیان هەراسانکردنی جەلادەکان نووسینەوەی ئیفادەی ئەشکەنجە دراوان کۆکردنەوەی زانیاری لەسەر زیندان و زیندانیان سیمیناری هەفتانە لەسەر بابەتەکە ئەمە 7 نقطەیە 8 نقطەیە بەس ئێستا لەگەڵ کاخالید قسەکەی کردو هاتە مێشکم کە بڵێن چی بنووسین چی بکەین باشە ئەمە بەڕاستی اینجا بتوانین هەوڵ بدەین دەستگاکان دەستگا تایبەتمەندی نێودەوڵەتیەکان بناسیین پەیوەندیمان لەگەڵیانە دروست ببێت چۆنێکی شکاتکردن لە دادگاکانە فێرە بین جار بۆ جار فێرە بین چاومانەکرێت بە تەرجمەی کوردیەکەین بڵاویەکەینەوە ئەوی تر تەشجیع ئەبێ اینجا سۆراغی راپۆرتە نێودەوڵەتیەکان سەقافەتی خۆمان لەم ڕۆ زیاد بکەین خاصن تەجروبەی ئەوانەی لە ئەمریکای لاتینی هەیە اینجا نەتەوە یەک برتۆکان و ئەم منەظەمانە برایانی بەڕێزم هەر تەقریرێک کە ئەنووسن بە کۆمەڵە زمانی عالمی بڵاویەکەن و ئەگەر هەر بە کوردی بڵاونە بۆ خێرا خۆمانەتوانین بیکەینەوە بە کوردی چونکە لانی کەم بە عەرەبیەکە ئەکرێ بە فارسی ئەکرێ ئەو کەسانی کەەوە شارەزای ئەو زمانانە یەکسەر توانن تەرجمەی کەنەوە لەبەرەوە برایانی بەڕێزی من عزیزانی من کەمتر خەم نەبنتیایە ڕەحمەتی خواتان دێت باکەوینە ئیشێکی جددی کە بتوانین کاری لەسەر بکەین ئەو قانونە زۆر مهمە کە دەرکراوە ئەو قانونە هەتا وڵاتانیش ئیمزایەکە زۆری پێچی چونکە ئەمریکاش کە ئیمزای کرد ئاوە فائیدەنەوە بە چاوی خەجاڵەتنامەی بۆ نێرن کە ئەڵێن تۆ دانتانە مۆشت هەیە و ئەمەشت ئیمزا کردووە لەبەرەوە زۆر مهمە کارێکی خۆم ئێمە احتیمام بەوە بدەین هەر لانی کەم بەلای خۆمانەوە هەر بێ معلوماتەکاڵێکرینەوە بۆ جیلی داهاتوومان کاکە دوای 20 ساڵی تر هەروەکو کاک بەکتر زۆر قسەیەکی جوانی کردوتی کاکە چۆن ئێوە مەلەفتان هەیە خەڵکی مەلەفی کەشف بووە هی پێشووتر هی حیزبی بەعەس مەلەفی ئێوەش کەشفە بێتەوە ئاخر شاچەمی کردبوو درانی بەڕێزم لە شیرازە لە مزاهرەکەی شۆرشی ئێرانە بە یەک ڕۆژ کە هجومیان کردە سەر لە قەڕی سافات پۆلیسی سڕی شیراز 18 کیلۆ نینۆکیان دەرهێنا کە لە خەڵکی دەرهێنرا بوو سندوقکە 18 کیلۆ نینۆکی تیا بوو ئێمەش بەڕاستی ئەگەر بتوانین برانی بەڕێزم ئەمانە بکەین لە مەلەف ئەم معلوماتانە وردەور بە تەرتیب بکەینەوە یەکەم جار معلوماتەکەمان بۆ بێ ئێوە ملاحەزەتان کرد هەندێک لەو برایانەی زیندانەکان کە قسەیان کرد معلوماتەکان مرەتەب نییە چونکە مێشکی زۆر ئەو کاتی کە قسەمان بۆکە کۆمەڵە قەید و قید لەسەر مێشکێتی ناتوانێت کومنێت و ئازادانە هەموو قسەیە بکات چونکە ئەو لە مێشکە کۆمەڵە سنوور هەن ئەویان سوورە نەیڵێ ئەو ناوە نەڵێ ئەو شوێنە نەڵێ ئەو تاریخە باسکی تۆ ئەگیریتەوە ئەزانن وای فڵان شت لەبەر قسەکان کە ئەیکا بۆ پاڵتۆکە ناتوانێت هەمووی بڵێ بەڵام ئەگەر بڵێن بینوستەرەوە خەتیانە بەژێر ئەو سوورانە کە ناتەوێت بوت ئەبەم شێوەتوانی بگەینە نەتیجەیەکی زۆر گەورە لەبەرەوە جاریش توێژی قتراحەکە کەمە کاک ماکوانجا یەکی وەکو کاک خالید یەکی وەکو کاک تایر ساڵح شەریف ئەگەر بیدۆزی تۆ بهێنی یەکی کەوەکو چەپیە ڕاستیە ڕاستڕەوەس ئیسلامیە هەرچی کەسێکە مەوزوع لەسەر ئەم ئینسانە بە صیفەتی ئینسانیەتی کەرامەتی ئینسانیەتی لەسەندراوەتەوە ئێمە ئەگەر وەکو ئیسلامی توانیمان بە جورئەتەوە بڕۆین دیفاع لە ئەشکەنجەدراو کاکە ئەشکەنجەدراو زەلیل بووە هەر کەسەکە ئەشکەنجەدرا ئیتر خاڵێکی ئیسلامەت ئینسانێتی پێوە ماوە
تۆ هەر جۆرە مناسبەیەکی بکەی هەر جۆرە بەزەویەک هەر جۆرە ناهێنانێکیشی بکەی بە قووەت بوونە لەبەرەوە ئومێدوارم برانی بەڕێزم اینجا ئەم برا بەڕێزانەی کە قسەیان کرد ئەو دوو سێ برایی تر ئادۆزینەوە کە بڕیار بوو ئەم شەوانیش بێن و قسە بکەن هیچ زۆر نییە لەوانێ برایەکیان هاتێتە ژوورەکەوە بەس نەیتوانی بە قسەکان بکە نەیوەرابێ کە ئەم جارە گوێی لێ بوو دوو سێ کەس قسەیان کردو لەو ئەشتەمجە دراوانە ئەمجا جار بۆ جار بە قووەترە بین جار بۆ جار هی خۆمانەگرین لەبەر داپڵۆسینی ئەو جەلادانە هەتا بینە ئەو قۆناغی ئەمجا ئەوان لە قووەتی ئێمە ئەترسنەوە بە حەول و قووەتی خوان با بە پشوو درێژانە بڕێن بەرەو گۆڕانکاریەکی جەزری هەتا بە حەول و قووەتی خوا باستیلەکانیان بەسەرا ئەڕوخێنینەوە باستیلەکان ئەڕوخێنی نەک بەسەریانە باستیلەکان ئەڕوخێنینەوە بە حەول و قووەتی خوا کە ڕەمزی ئیرهاب و ئەشکەنجەی ڕەسمی دەوڵەتێکی کوردایەتیوانانن کە هەموو هیوا ئاهاتێکی کوردیان زاوەترک کردو لەبار برد على الأقل بتوانين بحول قوتي خواهي قوري هنده كارهين لبس ما مادام دي لبرو بتوانين بيكين خواهي قوري ايما شوئوش تركوتوكا لاقماكو انجان كل موضوعنا دين هتاوكو اقينا نتيجة ايوه كوميتيك هرچن لعوازيش بدروس ببه هرچن وكو كا خالدي جوتير زور استجابيان نابي بومان بلام هر هيجينا ملفكان لا يخو معنا دي ام كردشر بوقت رسيتو كتوز زانيد ملفكان كابراي تشل جلادة كنوسي وتد ايدما كتيبة كاني كردستان ايدما قاعدة ايدما انصار ايدما فلان كتب بلاوت كردو او ناوانا جرأتي شوي ابي خزمك سكاري خوي تبراي ليك جني خوي لي دورك جني خوي ناور اللي قاصة لقل السيارة لقل يا سوار بيه انا توجه تقنو ايما جفوتينا شان اواب ودرسته ببراني برزم شان اون شوشا خلنا دلو دروني ايما ناو خيرزاني ايما ناو كسكاري ايما بتوان بشويتي يا صايب رين بدوان بنفذ رجانا خواهي قولي ايما شوش تبتوكا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خير والسلام عليكم ورحمة الله وبركاته كاك ما كون جافرم